سڵاتان بێم کاتتان باش بەرنامەی ڕماڵی هەفتەتان پێشکەش دەکەم لەم بەرنامەیەدا بە ئامادەبوونی ڕاوێژکارێکی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتێرێم باز لە کۆمەڵێک تەوری تایبەت بە دۆخی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەکەم. ئاشکرایە ئەم وەزارەتە بە حکمی فراوانی ئیشکردنی چین و توێژێکی فراوانی لە خۆی کۆ کردوتەوە بە تایبەتی لە کەمەندامان خاوەن پێداویستی تایبەتەکان زیندانیان منداڵانی بێسەرپەرشت و کۆمەڵە فی ئەو توێژی دیکە کە هەمیان چاوێن لە دەست و دەمی ئەم وەزارەتەیە. هەر لەبەر گرنگی ئەم وەزارەتە لە تەواوی دنیای پێشکەوتوودا بە دڵی حکوومەت ناو دەبرێت. ئەوەی کە بابەتی لوبی قسەکردنی منە لەگەڵ میوانەکەم بابەتی ئەوەی کە لە دوای 4 ساڵ تێپەڕبوون بەسەر ئەم وەزارەتە کاروبارەکان لە وەزارەتەکە چۆن بەڕێوەچوو ئەو هێڵا گشتی و کارنامانەی کە لە سەرەتای کابینەکۆ ڕاگەیەنرا توانراوەکو خۆی جێبەجێ بکرێت بەرنامەی نزیکمەدا و دوورمەودا بۆ خزمەتکردنی زیاتری ئەو فیانەی کە دەچنە خانە و چوارچەوەی ئەم وەزارەتە چی دەبێت هەموو ئەمانە دەکەمە تەوەر و لەگەڵ کۆمەڵێک وردەکاری دیکە حتمما قسەی زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز کاک دکتۆر سەلاح ئەنوەر ڕاوێژکار لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێم وەردەگرم. کاک دکتۆر سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ ئێوەش. ئەگەر سەرەتای گفتوگۆکەم بەو پرسیارە عام لە شاملە دەست پێ بکەم پێم خۆشە لە دوای تێپەڕبوونی 4 ساڵ بەسەر ئەم وەزارەتە لە کابینەی حکوومەت کاروبارەکان بە شێوەیەک بوو بە دڵی ئێوە بەڕێوەچوو چی بوون ئەو خاڵانی کە ئیشتان لەسەر کرد وەکو جەوهەر و ناوڕۆکی ئەم وەزارەتە؟ بەڵێ حکوومەتی هەرێم لەو کابینەیەدا هەنگاوی زۆر باشینە ئەو هەنگاوانەی کەوانراوە هەم لە ڕووی کەمەندامان چاودێری کۆمەڵایەتی و هەروەها چاکسازیەکان دەستەبەری کۆمەڵایەتی زۆر هەنگاوی باشنراوە و بەڕاستی وەزارەتیش بە پێی پاڵپشتی حکوومەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی جەنابی سەرۆکی حکوومەت ئێمە توانیمان هەنگاوەکانمان باشترکەین وەک لە پێشتر بەنسبەت ئەو هەنگاوانی کەنراوە بەنسبەت کەمەندامان ئێمە لەو کابینەیە 1300 کەمەندامان تۆمار کرد موافقەتی جەنابی سەرۆکی حکوومەتشی لەسەر کرا و نێردرا بۆ بەغدا و هەروەها شاندیشمان نارد بۆ ئەوێ بۆ بەغدا بۆ ئەوەی بتوانن لەوێ هاوکاریەکەیان کەوا بناوی هاوکاریە بڵێن بۆ کەمەندامان بۆیان دابین بکرێ و هەروەها بەنسبەت چاودێری کۆمەڵایەتی پێشتر لە کابینەکان پێشتر هەبوو بەس بەهۆی باری خراپی ئابووری کوردستان ئەوە بڕدرا ئیدی نەمانتوانی بۆیان دابینکەین ئێستا وا لە هەوڵی ئەوە داینکەوە ئەو چاودێری کۆمەڵایەتیش زیندوو بکرێتەوە و لیستیشمان ئامادە کردووە بۆ ئەوانەی کەوا بێهاوژینن و هەروەها فیەکی تریشی تایە ئەوانەی کەوا کەم دەرامەتن بڵێن کرێچین ئیتر خاوەن منداڵن ناتوانن ژیانیان دابین بکەن ئەوانشمان هەر تۆمار دکتۆرە و 1300 و ئەرقام ئاماژەت پێکرد لە کەمەندامی نوێ ئەمانە ئەوانن کە تازە تۆمارکراون بۆ ئەو ئەم هاوکاری شمولیان کات؟ بەڵێ بەڵێ ئێستاوەی پێشتر هەیە بڵێ هاوکاری کەمەندامان بەردەوامە باشە بەڵام جگە لەوانە ئێمە 1300 کەسی کەمان تۆمار کرد بە زۆریش ئەوانەی ئۆتیزمیان هەیە ئەوانەی شەلل دەماغن ڕوونە بەڵێ ئەو دوو فیئەیە تۆمارکراون و ئینشاءالله لە ماوەیەکی کورددا موافقیان ئەگەڕێتەوە و ئەوانەش هاوکاریەکانیان وەرەگرن. ئەمە هەر تەنها تۆمارکردنی کەمەندامی نوێ یاخود بە هێندەی ئەمەش کارتان لەسەر هاوتاکردنی موچەی کەمەندامانێک کردووە کە بۆنمە لەم وەزارەتە موچە وەردەگرن لە ماوەی ڕابردوو شاندێکی باڵای وەزارەت چووە حکوومەتی عێراق و لێ کۆبوونەوەکرا پێما بێ لەسەرم بابەتە هاوتا دەکرێ ئەم موچانە؟ بەڵێ ئێستا ئیش لەسەرەوە کراوە و ڕێژەشی بۆ دانراوەکەوە چۆن هاوتا بکرێ بەڵام هەموو بەخۆتان دەزانوە ئێستا ئەوەی کە هەیە وەزعەکان تۆزێ ئالۆزە و ئیتر لەو حالی ئێستا ناتوانرێ ئەوە هاوتا بکرێت بەس ئینشاءالله بۆ مستەقبل هاوتا ئەکرێت. ینی ئەوەی کە هەیە تایەکو ئێسا ینی دەرەنجام و نەتیجەی بەغدا بۆ ئەم بابەتە وەڵامێکی ئەرێنیە؟ بەڵێ 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 بەغداش بڵێن ئەویش هیچ بربەستێکی نەبووە بەنسبەت ئەوەی کەوا بەس تەنها ئەوەیە اتفاقی بینی هەرێم و بەغدا ئەو کاتێکە گەیشتە کۆتایی ئینشاءالله ئەو کاتە ئەوەش جێبەجێکرێت. ئەوەی تایبەتە بە موچەی چاودێری کۆمەڵایەتی کە هەندێک لەو کۆمنتانی وەکو پرسیار بۆ بەرنامەکە هاتووە ینی ساڵانێکی زۆر دوور و درێژە موچەیە بڕاوە کۆمەڵە خەڵکی بێسەرپەرشت و بێهاوژین و ئەمانە ڕەنگە لە هەرفێکی دیکە زیاتر پێویستیان بەم هاوکاریە ماگانەیە هەبێت.
مەرج و پیوەرەکانی ئەم جارە چی دەبێت بۆ ئەوەی کەسێکی سوودمەند بوو لەم تۆڕە ئەم موچە بیگرێتەوە ئەم هاوکاریە بیگرێتەوە ئەوەی بهاوژینە بڵێن ئۆتۆماتیشی ئەوانە تۆمان ئەکرێت و هەروەها ئەوانەی کە بڵێن کەسانێکن کەەوە بڵێن هیچ کاری نییە و هەروەها هیچ دەرفەتێکی ئەوەی نییە کە بژیژیانی پێدابین کات ئەوانە شەر تۆمارەکرێن وەکو بڵێن خوار هێڵی هەژاری ئەوانێک کە لە خوار هێڵی هەژارینە ئەوانش تۆمارەکری هەتا ماوەیەک بۆ ئەوەی بتوانێت کارێک بدۆزێتەوە یان بتوانێت دەست بەکار بێت و ژێوی ژیانی دابین بکات بە هەر شێوەیەک بێت و پێشتر بۆ قوتابیانیش بڵێن هاوکاری هەبوو دوای ئەوەی کە بڵێن تەخەروجیە کرد بۆ ماوەی 6 مانگ ئێمە هاوکاریمانە کرد بۆ ئەوەی تا کارێکە دۆزێتەوە اینجا ئەوەش خەرەکەت ئەگەوێتەوە ئینشاءالله هەمان چوارچێوەی هەمان بابەتایە باری جێبەجێکردن ئینشاءالله لەسەر بابەتی چاکسازەکان پرسیارم دەبێت بەڵام پێشەوە پێم خۆشە لەسەر بابەتی دەسەبەری کۆمەڵایەتی قسە بکەم کە بە هەمان شێوە لە چوارچێوەی کار و چالاکیەکانی ئێوەدا بووە لە ماوەی ڕابردوو چەند هەوڵێک هەبوو بۆ ئەوەی بە شێوەیەکی تەنزیم دەسەبەری کرێکاران بکرێت ئەم پرۆسەیە بەکوێ گەیشت ئێستا ئەتوانی وەکو ئامار و ڕێژە پێم بڵێ تا ئێستا چەند کرێکار دەسەبەر کراون و موچەی مانگانەی ئەم کرێکارانە چەندێکە خۆی حکوومەتی هەرێم بڕیارێکی دەرکرد بڕیاری ژمارە 1970 باشە پێشەوەی ئەو بڕیارە دەرکە لیژنێک بێکهێنرا منیش ئەندامم لەو لیژنەیە کەوا چارەسەری بابەتی بێکاری لە هەرێمی کوردستان و دۆزینەوەی هەلیکار بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئیتر ئێمە لە میانی کۆبوونەوەکاندا پێشنیارێکمان کرد بۆ سەرۆژی حکوومەتکەوە هەر کۆمپانیایەک بێت لە کوردستان کار بکە 175 ئەبێ کرێکاری خۆماڵی لەوێ بەکار بخرێت بەڵام ئەگەر بڵێن دەستیان نەکەوت لەو 175 ئەو کاتە ئەتوان بڵێن ڕێژی خۆیان زیادکەن کەەوە 125 جا لە کوردستان ئێستا 40,000 کۆمپانیا لە هەرێمی کوردستان تۆمار کراوە لە دەستەبەری کۆمەڵایەتی 37,000 کۆمپانیان بیانین ئیتر لە سنووری هەولێریش تقریبا 25,000 پرۆژە پابندی ئەو بڕیارەی 172 ئەنجومەنی وەزیران بووە کە بڵێن بۆ ئەو بابەتەی بڵێن 175 بە 125 خەڵک لەوێ کرێکاری خۆماڵی و بیانی بەو شێوازە بەو ڕێژەیە کار بکات ئیتر 45 توانیمان 45,000 کرێکاری خۆماڵی لەوێ دەستە بەرکەین ئەوانی کەوا پابند بووینە و هەروەها 150,000 کرێکاری بیانیش ئەمانە بە موچەی ماگانەی چەند کات دکتۆر بەڵێ ینی بەپی یاساکە دەبێ هەر کۆمپانیای کاتێک کرێکارێک هەر بەپی کەس بەپی اختصاصی خۆی بەڵام باشە ئەوانەی کە بڵێن دەستەبەر کراون حسب ڕێژەی بڵێن معاشی ئەو کەسەیەکەوە معاشەکەی چەندە و بڵێن چەند حکوومەت ئەیدا و چەند صاحب کار و چەندیش لە خۆی بڵێن ئەگەڕێتەوە ئەوە هەر یەکەو بەناوعەکەی تر باش کەواتە مافی کرێکاران بەپی ئەو ڕێنماوی یاسانی کە لە وەزارەتی کار هەبووە وەکو خۆی کۆمپانیەکان جێبەجێیان کردووە بۆ لەماوەی ڕابردوو گلەی ئەوەش دەکرا کە هەندێک کۆمپانیا دوو لە ڕێنمایەکان کار دەکات یاخود بۆ منە سەعاتەکانی کارکردن زیاد دەکات یا مافی کرێکارنا یا پارەی کرێکار دەخورا یان بۆ منە شوێنی سەلامەتی کار جێگەیەک نەبوو بۆی کە کرێکارەکە بە ئەمان و زەمان و ئیشەکەی بکات و گەڕایەوە ماڵی خۆی هەموو ئەمانە ڕێکراوەتەوە طبعا ئێستامە لە سەلامەتی میهەنیمان هەیە ئەوانە لیژنەی تایبەتی هەیە کەوا لە کۆمپانیەکان ئەگەڕێن بۆ ئەو کرێکارانە بۆ پاراستنی تەندروستی کرێکار بەڵێ و هەروەها بەس ئێستا بابەتێکی کەشمان هەیە هەندێ کۆمپانیا هەن بە فۆرمی ژمارە 20 هەیە لە ئیقامەی هەولێر بڵێ هەرێم ئەوان ئەو فۆرمە پڕەکەنەوە ئیدی بۆ ماوەی 1 ساڵ 500,000 بۆ هەر بڵێن کرێکارێک وەرەگیرێ ئەوانە ناچێتەوە دەستەبەری کۆمەڵایەتی ئەم فۆرمە بۆچی پڕ دەکرێتەوە بۆ نمونە ئەو فۆرمە بۆ ئەوەیە ئەو کەسە لە ئیقامە تەنها ناوی لە ئیقامە هەیە لەوێ بۆ ماوەی 1 ساڵ ئیقامەکەی پێ ئەدرێت و بەوەی بۆ ماوەی 1 ساڵ
ئەتوانێت بکات دوای ئەبێت تازەی کاتەوە فۆرمی ژمارە 20 ئەوە دەستە بەر ناکرێت لە ئێمە بەنیاز نەداهاتووە گۆڕانکاری لە موچەی مانگانی کرێکاراندا بکەن ئێستا بۆ منە ڕۆژانەوە گوێم لە بابەتێکی لەم شێوەیە بوو کە بڕیارە لە داهاتووە موچەی هەر کرێکارێکی خانەنشینکراوە لە 400,000 دینار کەمتر نەبێ هاوشێوەی فەرمانبەرێکی مەدەنیانی ئاوەها یعنی یاساکە ڕێکی خاتەوە بەڵێ بەس خۆتەزانی دی خاوەن کار هەندێک جار پابند نابێ بەوە ئیتر ئەو کرێکارش دەنگ ناکە لەبەر ئەوە نەوەکیان دەربکرێیان ئیجرعاتی لەگەڵ بکرێت باشە بەس وەکو شێوازێکی ڕسمی و کەچین و ئەوانێک کایخەنە بەردەستی ئێمە لەسەر ئەو ڕێژەیە کاگتۆر ئێوە بۆ بە هەڵی کۆمپانیاک نازانن بابەتەکەوەی کۆمپانیاگە خۆی دەزیێتەوە لە ڕێنماوی یاساکانی ئێوە یاخۆد یاسا و ڕێنمایەکان لە وەزارەتی کار ئەوەندە توند نییە کە ئەم خاوەن کۆمپانیای نتوانێت بەم شێوەیە ڕەفتار لەگەڵ ئەم کرێکارەدا بکە خۆی خۆ دزینەوە هەیە بەڵام ئێستا ئێمەش لجانمان هەیە ئەو کاتی کە لجانەکان ئەچن ئەوانیش لەوانەیە بتوانن بە شێوازێک خۆیان بدزنەوە لە پابندبوونیان و ئیتر بڵێن معلوماتی ڕاستی لەوانەیە هەندێک جار بەڕاست و دروستی معلوماتەکە نەدەن بە لیژانەکانمان باش باسی بێکاریت کرد لە ماوەی ساڵانی ڕابردوو شتێکمانەوە بەناوی پرۆژەی قەرزی بچووک ئەم پرۆژەیە خۆشببختانە چەندەها گەنجی خستە سەرکار و بوون بە خاوەن پرۆژەی بچووکی خۆیان لەگەڵ باشبوونی دۆخی دارایی ئەمە بۆتە فکرە و پرۆژەیەک لە وەزارەتی کار مناقەشەی کراوە ئەگەر دۆخەکە بە دڵی ئێوە بێت دەست پێ بکەنەوە بەم بابەتە بەڵێ پێشتر پرۆژە قەرزی بچووک خۆی 15 ملیۆن ئەدرا بە هەر کەسێک بە هەر گەنجێکەوە بتوانیا بە پێی ئەو ڕێژەی ئەو پارەیە کارێک بۆ خۆی دابین بکات و ئیدی بتوانێت بژێوی ژیانی تا حدێک ئیدی بتوانێت جێبەجێ بکە بەڵام ئێستا لە جیاتی قەرزی بچووک پرۆژەی چکەمان هەیە گەشانەوە بە ناوی گەشانەوە بۆ کارەکە ئەتوانێت ئەوەی کە پێشتر بە 15 ملیۆن کارێکی بچووکیە کرد ئێستا توانێت کارەکەی گەورەتر بکات تقریبا هەتا 150 ملیۆن ئەتوانێت پارە وەرگێ و کارێکی گەورەی پێ بکات و بتوانێت بڵێن کۆمەڵە کەسێکیش بتوانێت هەلیکاریان بۆ بڕەخسێنی ئەو پرۆژەیەدا کێن ئەوانەی دەتوانن لە پرۆژەیەکی لەم شێوەیە سوودمەند بن ئەگەر بە ئەلف و با وجیم پێم بڵێ پیوەرەکان چین ئەوانێک کە هەندێک پرۆژیان هەیە بڵێن پێشتر پرۆژیان هەبووە ئەوانە ئەتوانن پرۆژەکانیان گەورەتر بکەن فراوانتر بکەن بەڵام بە مەرجێک کەوا کۆمەڵە کەسانێک بتوانن هەلی کاریان دەستکەوێت لەو فراوانکردنە لە دوای ئەم بەرنامەی ئەگەر گەنجێک گوێ لە قسەکانی بەڕێزت بێت دەتوانێت تەقدیمیکە سودمەند دەبێت لەم پرۆژە گەشانەوەیە بەڵێ ئێستا ئێمە ڕێنماییان هەیە لە بڵێن بەڕێوەبەراتی قەرزی بچوو کەر بەو ناوەیە ئیتر ئەتوانن لەوێ سەردانی ئەوێ بکەن و ڕێنمایەکان وەرگن بە شێوازە بتوانن ئەو پارەی وەرگن لەو ماوەیەکی کەمیش ماوە کە ئەو پرۆژەش کەوێتە کار هەموو ئامادەکاری بۆ کراوە هەر حکومەت ئێرم ئێمە ڕێنماییشمان بۆ دەرکرد بڵێ بۆ ئەو پرۆژەیە حکومەت ئێران دامی ئەم پرۆژەیە دەکات یا کەتی تایبەتە خۆی هەم تێکەڵە هەم حکوومەتی هەرێم و هەم بانقەکان و ئیتر ئیدی سەرچاوە زۆرن بۆ دامی ئەو پرۆژەیە باش کاگتۆ لەسەر بابەتی چاکسازەکان پرسیاری ئەوە دەکەم دۆخی چاکسازەکانی ئەمە ئێستا دۆخێکی باشە لێ ڕازین ئەو گرفت و کەم و کورتیانەی لە ماوەی ڕابردووە بوو لە ڕووی قەرەباڵخی هۆدەکان لە ڕووی جیاکردنەوەی مادەکان بەپێی تاوانەکان هەموو ئەمانە ڕێکخراوە بەڵێ بەلە ڕاستە چاکسازیەکان بەڕاستی کە باسی قەلەباڵی ئەەکەی هەر چاکسازیە و لە حەجمی خۆی زیاتر خەڵکی تیا لەبەرەوەی کاتی خۆی کە دروست کراوە بڵێن هەر چاکسازیەک بۆ 900 کەس بوو ئێستا تقریبا 2000 کەس تیا ئیتر لەبەر ئەوە بەندیەکان زۆر بوون و هەروەها مادەی هۆشبەریش ئەو ماوەیە لەبەر ئەوە ڕێژەیەکی زۆر زیادی کردووە ئێستا تقریبا کۆی گشتی ئەوانەی کە لەسەر مادەی هۆشبەر گیراون 1564 کەسمان هەیە حالیان ئێستا ئەلەوە تقریبا بەکاربەر 653
و بازرگانیش 911 بازرگانمان هەیە و هەروەها 80 ئافرەتیشمان هەیە ئەوانەی کە لەسەر ئالوودەبوون ژیراون سەروی 18 ساڵ و هەروەها خوار 18 ساڵیش 19 کەسمان هەیە بەڵێ بۆ بابەتی مادەی هۆشبەریش حکوومەتی هەرێم هەنگاوی باشینە یاسا ئەوە پەرلەمانی کوردستانی ڕاست پارت بۆ دەرکردنی یاسای ژمارەیەکی ساڵی 2020 بەپێی ئەو یاسایە لیژنەی باڵا پێکێنرا کەەوە جەنابی وەزیری تەندروستی سەرۆکی لیژنەی باڵایەوە و منیش ئەندام لەو لیژنەیە وەکو نوێنەری وەزارەتی کار بەپێی مادەی ئەو یاساش بەپێی مادەیەکرا وەزارەتی کاروباری کۆمەڵاتی ڕاست پێدرا باکردنەوەی سنتەرێک بۆ شیانەوە و چارەسەری ئالوودەبووان ئێمە بە ئەو بابەتە هەستاین بە دەست بەکاربوون لە شەقڵاوە لەوێ ئێستا شوێنێک پێشتر دروستکرا بوو بۆ قوتابخانە و بۆ برکەی تەندروستی ئیدی لەبەر ئەوە ئەوێ شوێنەکە چۆڵ بوو هەستاین دەستمان کرد بە نۆژەکردنەوە سەرۆکی حکوومەتیش بە دەستخۆشیەوە ملیارێک و 300 میلیۆنی تەرخان کرد بۆ تعمیرکردنی ئەو شوێنانە و بەڵێزا ئێستا ئێمە دەست بەکارین لەوێ وردە وردەوەکاری ئەوانەی کە بەکارێنەری مادەی هۆشبۆرن بە هەر شێوەیەک ئێوەکو نەخۆش مامەڵی لەگەڵا دەکەن یا خود وەکو تاوانبار خۆی تا ئێستا وەکو تاوانبار معاملەی لەگەڵ کراوە بەڵام بە پێیکردنەوەی ئەو سنتەرە وەکو نەخۆشێک تەعاملی لەگەڵەکرێ ئەو سنتەرش بۆ ئەوەیە کە هەر کەسێک تووشی ئەو ئالوودەبوونە بوو خۆی بڵێن بێت بە ئەو سنتەرە مەبەستی پرسیارەکەی منەوە بوو کاک دکتۆری علی بۆ نمونە ئەگەر بەکارهێنەرێک بەکارهێنەری مادەی هۆشبەر بێت ڕەنگە هەندێک جار لەبەر ترسی یاساییەکە ناونیشانی خۆی کەشف نەکا یا خۆ نێتە ناو سنتەرەکەی ئێوەوە بۆ ئەوەی ئەم دڵنیایی پێبن وەکو تاوانبار وەکو تۆمەتبار مامەڵی لەگەڵا نەکرێت ڕەنگە ئەو کاتە بەدەمەواتنی ئەوان بۆ لیژنەکەیەوە باشتر بێت خۆی هەر کەسێک خۆی بێت بۆ چارەسەر و شیانەوە ئەوە تعاملی وەکو نەخۆشێک لەگەڵەکرێ بەڵام ئەگەر کەسێک خۆی بشارێتەوە ئەوە حتمما ئیدی تعاملێکەکەی لەگەڵەکرێت ئەمجا من لێرە حەزەکەم بە ئەو کەسانێکەوە ئالوودەبوونە پێیان بڵێم کەوا خۆیان بێن داوای چارەسەر بکەن و ئەجینە بە شێوازێکی تر بێ لەوانەیە تەعاملێکیان لەگەڵ بکرێت سەرچاوی زیادبوونی مادەی هۆشبەر لە کۆمەڵگەی کوردی بەم ڕێژە بەم ئاستەنم قۆناغا کاک دکتۆر بۆچی ئەگەڕێتەوە ئەوەی ئێوە با دوواداچوون و سێرچان بۆ کرد بێت بەڵێ بەخوای سەبەب ڕئیسی تێکەڵبوونی خەڵکی بیانی لە هەرێمی کوردستان هاتنیان بۆ هەرێمی کوردستان ئەجینە خۆ پێشتر خەڵکی ئێمە هەر ئاشنا نەبوو بۆ بابەتە یعنی شتێکی نامۆ بوو دووەمیش ئەو سنوورانش بەڕاستی سنوورەکانیش لە بەو شێوەیە تونند و تۆڵ نین بەس ئێستاکان لەسەر ئەوە کراوەکەوە و کراویش ئێستا تقریبن تا حدێک جێبەجێ کراوە سنوورەکان تونند و تۆڵ کراوە و هەروەها دەستگای ئاسایشیش بەدەستخۆشیەوە زۆر بەجددی بە دوای کەسانی بازرگاندا ئەگەڕێن زۆریشان دەژیر کردوون تا حدێکیشی باش کراوە کاک دکتۆرۆ دوایین پرسیار قەرەباڵغی زیندانیەکان وای کردووە کە حکوومەت ئێرەم و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی پرۆسەی لێبوردنی گشتی خێرا بکات بخوا هەر لەسەرەوە ساسە نییە کە بڵێن قەرەباڵغ بێ بۆ ئەوەی ئێمە خەڵکمان لە کۆڵ بێتەوە بڵێن ئەوانێک کە بەندکراون بەڵام هەندێک کەس ئەوەی کە بزانین لەوێ چکە شوێنی ئێستا چاکسازی ینی ناوی خۆی چاکسازیە ینی بۆ چاکردنی ئەو خەڵکانەیە ئەوانە گەیشتینەوە ئاستێکەوە بڵێن بوونەوە کەسانی ئاسایی ئەوانە پێویستیان بەوەیە کە ئازاد بکرێن و ئێمەش کارمان لەسەر کردووە و ئیدی نووسراویش کراوە و بەس لەبەر ئەوەی پەرلەمان کارانیە ئیدی چاڕوانی ئەوەکەین لە ماوەیەکی کورددا ئینشاءڵڵا ئەوەش بکەوێتە بواری جێبەجێ یعنی وەکو پرۆژەکە ئامادەیە بەڵێ لە پرۆژەکە کاری لەسەر کراوە باش من لە کۆتایی بەرنامەکە نزیکمە دەمێت دوا سەرنج دوا تێڕوانینی خۆی لەسەر کۆی تەوەرەکە ئەگەر شتێک ما بێت بە پێویستی بزانیت بەڵێ وەڵا ئەوەی کە شتێکی بڵێن پێشتر نەبوو ئێستا کراوە هەر
دەبا پێشتر باسی بکەم ئێمە ماڵی ئافرەتانی بە سەرپەرشتمان لەو ماوەی شوێنێکمان کردەوە بە هاوکاری ڕێکخراوێکی مەدەنی کە ئەو بڵێن تەمویلی ئەو ماڵاکات بۆ ئافرەتانی کەوا بێلانن ئەنجایمە بە تەماین ئەوانێک کە بەهۆی ئالوودەبوونیشەوە بڵێن لە تاسازەکان دەرسن و ئەگەر بێ شوێن بن هەربیان بین بۆ ئەو شوێنە بۆ ئەو ماڵە و زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سەلاح ئەنوەر ڕاوێژکار لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێم سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ئێوەش سپاس بۆ دەرفەتە بینەرانی بەڕێز و خۆشەویست بەرنامەی ڕۆماڵتان پێشەش کراخواتن.